کورد لە هەر چای پارچەی کوردستان یەکگرتوو بی و داوا لەو حیزبانەش دەکرێتەوە یەکگرتوو بن لۆ خزمەتی ئەو میلەتانە ئەو خزمەتی کورد و کوردستان ئەوەی کورد بتوانێت ڕوبەڕووی دژمنکاری بیتەوە هەموو یەکگرتوو بین بە یەکگرتووی هەموو ئامانجەکانمان دێتە جێ یەکگرتوو هەموو حیزبەکان هەموو عشیرەتەکان هەمووەکان کەوا لەدەی ئەو لە هەر چار پارچەی کوردستان دیوا و ئاواتی هەموو فەردەشی کووردە هەموو تاکەشی کورد لە نێر و مێ لە هەردوو ڕەگەس بەس بەداخ و پەژارەوە هیوادارین و ڕزا و تکا دەکرێت لەو کاربەدەستانە و لەو حیزبانە و لەو بەرپرسانی ئێمە کە ڕۆلی کوردی دەژێڕن بڕێک چاو لە تەقالیدی پێشوو بکەن تەنها یەکگرتن هیوا و ئاواتی هەموو کەسێکە تەنها یەکگرتن هەرچەندە شەپڕێ و بی فەراغمان زیاتر دەبێت تەبعاً ملت چاوەڕوانە ملت بە هیوایە ملت ئاواتی ئەو شتەیە کە شتێک بیتەدی لە بۆ ئەو کوردەی ممچینە ئەمە تەمەنەشی زیاترمان لە جەنابەت بردە سەر 70 ساڵە 6 ساڵە ئەوە هەرڕاوە لە دوومە و هەر گوندە سووتێ و خەرگی ئەدام دەکرێت و دەگیرێ و هەتا ئێستاش هیچ یعنی هەتا ئێستاش هەر وەکو خۆمانین لە یەک جێی کابرا گۆتنی سلۆری هیچ دەکەین ئەوجا ئەوەش حرەکەی دەوێت حرەکەش بە من ناکرێت بە توش ناکرێت بە تەنیا خۆزی هەر هەموو یەک دەست یەک قووەت یەک قەلەم یەک ڕەنگ و یەک دەنگبانە زۆر پێویستە هەموو کورد یەکدی بگری لە هەر چار پارچەی کوردستان بە تایبەتی لە کوردستانی باشوور کیانێک هەیە ئەگەر ئەو کیانەی بپارێزرێ شتێکی زۆر باشە وەڵاهی داوامان هەوەیە لایەنە سیاسیەکانش یەکگرتوو بن بەخاترە شعبەکەش زیاتر ئەتوان شعبەکەی خزمەت بکەن و شعبەکەش زیاتر ئەتوانی هاوکاری حکوومەت و هەرێمی کوردستان